Öva. Sortera dem logiska blocken efter olika egenskaper. Rita och måla 2 olika sätt att dela upp alla. واتە ئەو شێوانەی ئێرە بیانکە کۆمەڵ بە 2 جار بە 2 شێوە بیانکە کۆمەڵ وەکو بیانکەیە کۆمەڵ بە گوێرەی سیفەتەکانیان ئەوانەی کە ئەوها خاڵەچیان لە ناوەندەی دەکەمەیە کۆمەڵ واتە ئەوە و ئەوە و ئەوە و ئەوە ئەو چارەی دەکەمە کۆمەڵک لێرە دایان دەنەی ئەگەر ئەتو لێرە بە خۆت داتنابی تۆزە هەڵەی تێدایە چونکە تەنیا 1 دانا ئەو چارگۆشە هەیە تو 2 دانات کردیە دەبووە 1 دانەی بکەی کەواتە ئەو چارگۆشەی سۆرە ئەویش ئەوها تەنیا ئەوەی دەکەی ئەو جە مۆڵەشی دەبی بکەی ئەوها بە سۆری زیاتر لە ئەوەی مۆڵەی بکەی هەتا ڕەنگەکانیش فێربی هەز دەکەم زیاتر ئەوە لۆ منداڵانە بەڵام کێشە نییە ئەوها ئەوە چاکمان کرد ئەوە ڕاست نییە دەیسڕیەوە پاشان دەینە لای ئەو 3 گۆشەی ئەویش سۆرەکە ئەویش دیسان 3 گۆشەی سۆرە ئەویش مۆڵەی دەکەی ئەوها خاڵەکەشی لە ناوەندەیە ئەوە جوانە ئەو جدەینە لای 3 گۆشەکەی دیکە کە ئەو شینە بە شینی دەبی مۆڵەیکەی بچی ئەوها بهێنی دانیشی مۆڵەی بکەی بە شینی ئەوها ئەو جا بچی ئەو کەسکەی بینی ئەو بازنە خڕە ئەویش دانیشی ئەوها مۆڵەی بکەی ئەوها بازنەکەشمان کرد ئەو جا هەر لە هەمان جێ کە لێرە شوێنی یەکەمە ئەوە کۆمەڵەی یەکەمت دروست کرد لە هەمان جێ کۆمەڵەی دووەمیش دروستکەی باوەڕکەم ئەوهایە لێرە کۆمەڵەی دووەم کو دروست دەکەی ئەوە 1 2 3 4 5 ئەوەی لە کۆمەڵەی دووەم دادەنەی لێرە دەنووسی ئەوە کردە 2 کۆمەڵە بەڵام ئەوە هەڵە بوو ڕێگەی یەکەم ئەدی ڕێگەی دووەم کووە ڕێگەی دووەم مەرجنێ کۆمەڵەکانت تەنیا 2 بی دەتوانی بیکەی 3-4 کۆمەڵە بۆ وێنە لێرە دەینی سۆرەکان بە تەنێ ئەوە 1 ئەوە 2 دایدەنەی لێرە بۆ وێنە ئەو سۆرە ئەوها لێرە ئەوە 1 ئەوەش لێرە 2 ئەوها ئەویش هەر سۆرە بەڵام لە ناوەندێ خاڵەکی هەیە ئەو خاڵەی وەکو دەبینن خاڵەکەی ئەو خاڵە سپیە با لە ناوەندە بمێنێتەوە ئەو 2 دانا بە تەنێ ئەوە کۆمەڵەی یەکەمە کۆمەڵەی دووەم شینەکان دادەنەی ئەو شینە لێرە دایاندەنەی ئەوها دەکێ 2 کۆمەڵە ئەوها ئەوە ڕاستە شینە ئەوها شینی دەکەی لێرە ئەوە هەڵەیە ئەوها ئەوەش شین دەکەی خاڵەتشی لە ناوەندەیە ئەو جە کۆمەڵەی سێەم کەسکەکانە ئەوها کەسکەکانیش ئەوە 1 ئەوە 2 هەردووچیان دادەنەی لێرە ئەوها ئەوی دیکە تۆزە کچکەترە کۆمەڵەکەی دیکە زەردەکانە ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوها دایاندەنەی زەردەکان بێگومان دەبی ئەتوو لێرە فێرە شێوەش دەبی فێرە ڕەنجیش دەبی 3 گۆشە 4 گۆشە 3 گۆشە 4 گۆشە و بازنە ئەوها دەیانکەیە بە 2 شێوەی لێرە شێوەکە لە یەکەم جۆرەشکە بوو لێرەش جۆرەشکە